سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی ئەو کۆبوونەوەی لە 27 سی 2024 ئەنجامدرا. یەکێک بوو لە کۆبوونەوە هەرە گرنگەکان کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیاری گرنگی دەرکرد لەو کۆبوونەوەیە. تەواوی ئەو بڕیارانەش لە بەرژەوەندی هاوڵاتیان بوو کە بووە کار ئاسانیەکی زۆر. ئێستا بەشی زۆری ئەو بڕیار و ڕێنمایانە کاریان پێکرێت و کەوتونە تەواری جێبەجێکردن. لە ئێستادا بە پێی گشتاندنێک کە بەشی هەرە زۆری ئەو ڕێنمایانەی کە پەیوەستن بەو بڕیارانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتونەتە بەڕێوەبەرایەتی باجی خانوبەرەی ئیدارەی سۆران. من مەبەسمە لەگەڵ کاکاوە ڕەشید گفتوگۆ بکەم بۆ ئەوەی وردەکاری زیاترمان پێ بڵێ. کاکاوە ئەگەر بێتە لای من لێت بپرسین ئەو بڕیارانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیراندای تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیان بوو؟ دوای آخر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە 27 سی 2024 بڕیاردرا بە لێخۆشبوونی سزا و سووی ئەو باشدارانەی کە بە شێوەیەکی ساڵانە سەردانی بەڕێوەبەرەتیەکانی باجیان نەکردووە. ئەوە بوو دوای بڕیارەکەی جنابی سەرۆکی حکوومەت وەزارەتی دارایی ڕاستپارت بە دەرکردنی ڕێنەمایی سەر ئەم بابەتە. هەر لەسەر ئەم بابەتە لە ڕێکەوتی 8 4 2024 وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە دەرکردنی چەند ڕێنەماییەک سەبارەت بە لێخۆشبوون لە سزا و سووی ئەو باشدارانەی کە سەردانی بەڕێوەبەرەتیەکانی باجیان نەکردووە. دوای دەرکردنی ئەو ڕێنەمایە و بەدەستگەیشتنی ئێمە ئەمەش هەستاین بە جێبەجێکردنی ئەم ڕێنەمایانە بوو ماوەی 90 ڕۆژی کاری لە ڕێکەوتی دەرچوونی ڕێنەمایەکە و داوا لە هاوڵاتیانی سنووری دارای سۆرانی شەکەین بە تایبەت ئەوانەی کە ساڵانە سەردانمان نەکردیە سەردانمان بکەن، چونکە ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەت سوودێکی زۆری بۆ هاوڵاتیان هەیە، بارپرسیەکی زۆری لەسەر شانیان کەمەکەتەوە، کار ئاسانیەکی زۆریان بۆ ئەکەت، هەر وەک ئەوەیە وەکو ساڵانە سەردانی باجیان کردبیت و هیچ غرامیان لەسەر نەبیتن. کاکاوە لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە چێنە ئەو کەسانەی سوودمەندن لەو بڕیارە؟ تەبعاً بەنسبەت بەڕێوەبەرەتیەکە ئێمە زۆرتر سەرۆکارمان لەگەڵ خاوەن مڵکەکانە، ئەوانەی کە مڵک بەکرێدەن وێجا چه خانوو دوکان بیت یان بینا بیت یان لە کاتی کڕینی فروشتنی زەوی بتایبەت ئەو خاڵە لە بابەتی زەوی زۆر لە خەڵکێک هەیە کە ئاگادار نییە، ماوەیەکی زۆرە زەوی کڕیوە هەلی گرتیە و ئاگادار نییە کە مەسەن ساڵانە باجی لەسرە. ئەمە تەعاملمان تەبعاً زیاتر لەگە خاوەن مڵکە و بە پێی ئەو داتانەی کە لە بەدەستی ئەمە تقریبا وا هەستەکەین زیاتر لە 500 هاوڵاتی لە سنووری ئیدارەی قەزای ناوەندی سۆران سوودمەند بن لەو بڕیارە ئەگەر بێت و سەردانمان بکەن. زۆرترین هاوڵاتی کە ئەو سزایی کە هەی بۆ لەو غەرامەیە بە چەند خەمڵێنراوە؟ تەبعاً ئەو داتایی کە بوت باسەکەم تا کۆتایی ساڵی 2023 ئەمە داتایەکمان ئەخر کردەوە کە بەنسبەت ئەو هاوڵاتیانەی کە قەردارن لە بەڕێوەبەرەتی باجی خانوبەرە هەیە کێمترین ڕێژە 100,000 تا زۆرترین ڕێژەشما ئەگەتە سەروی 10 ملیۆن دینار. بەڵێ یعنی بەو بڕیارەی سەرۆکی حکوومەت ئەگە ئەو هاوڵاتیە کە 10 ملیۆن سزا و سووی باش لەسەری کۆبووتەوە بەو بڕیارە هەمووی لێ خۆشە بیتن. باشە کاکاوەر، بۆ ئەوەی ڕوونتر بێ بۆ خەڵک بڵێن ئێستا باج لەگەڵ سزاد و بابەتی جیاوازن، یعنی دەبێ باجەکە هەر بدرێتن بەڵام سزایەکە لێخۆشبوون ئەیگرێتەوە؟ تەبعاً بابەتی باج شتێکی یاساییە، کەس ناتوانیتن بڵێ ئەمە لە باج خۆشە بین. باج بە شێوەیەکی ساڵانە ئەرکی ئەو هاوڵاتیە کە مڵکی بەکرێدرێت سەردانمان بکات و باجی خۆی ساڵانە بدەتن. بەڵێ باجەکەی بە شێوەیەکی ساڵانە دەبی بدرێت و تەنها ئەو سزا و سووی کە لەسەری کەلەکە بووە بە ڕێژەی 100% لەسەر خۆشە بیتن. چی بۆ هاوڵاتیانە دەڵێ کە ئێستا لە لای تۆ باس کرد نزیکەی 500 کەس سوودمەند دەبێت سزاکەش لە 100,000 و تاوەکو 10 ملیۆن دینارە دەبێت لە ماوەکەش دیاری کراوە بۆ ئەوەی کە بێن ئەو سزایە بدەن؟ ئێمە پێمان خۆشە لە ڕێگای مایکی بەڕێستانەوە هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە، داوان لێەکەن سەردانمان بکەن، چونکە ئەو بڕیارە دراوە لە بەرژەوەندی هاوڵاتی دراوە. ئەوە بوجاری چەندەمە لە زمنی ئەو کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت هەڵدەستیت بۆ ئەوەی
بار و گوزەرانی خەڵک باشتر بیت و ئەرکەکانیان ئاسانتر ببیتن ئەو بڕیارانە ئەدرێتن داوا لە هاوڵاتیەکەن سەردانمان بکەن ئەمەش ئەوەی پێمان بکرێتن ئاسانکاریان بووەکەین تا بتوانن ئەو باجەی کە لەسەریان کۆ ببیتەوە باجەکان بدەن و دی هیچ قەرزێکیان لەسەر نەمینیت. کاکاوەر ئێستا بە پێی گشتاندن بڕیارەکە بەدەستی ئێوە گەیشتووە هاوڵاتی لە ئەمڕۆ ئەتوانێت سەردانتان بکات؟ طبعا دوێنێ 14 مانگ بوو لە بەڕێبەرتی گشتی باجەکان بەڕێز بەڕێبەری گشتی باجەکان تەعمیمەکی بە و بڕیارەی ڕێنمایی دارایی دەرکرد و گەیشتوتە دەستمان هەر لە دوێنێەوە ئەمە دەستمان کردیە بە جێبەجێکردنی. پێت وایە خەڵک بە دەنگ ئەو داواکاریەوە بێتن لە دوێنێەوە کە دەستان پێکردووە هیچ هاوڵاتێک کاتەوە بۆ ڕاپەڕاندنی ئەو مامەڵەیە؟ هەر دوێنێ هاوڵاتیەک معاملەکی هەبوو بێ ئەوەی ئاگادار بیتن هات بوو سەردانی ئێمە بکەتن ئەمە ڕاست ڕێنەماییمان جێبەجێ کرد و ئەو سزا و سوەی کە لەسەری بوو لێی خۆش بووین. سزاکەی چەند بۆ هاوڵاتی؟ دقیق نازانم بەس بە تەخمینەوە نزیکەی 200 تا 300 هزار بوو لەو بەینە بوو. چ داواکاریەکە تێ لە کۆتاییدا دەوێت چی بە هاوڵاتیانی سنووری قەزای ناوەندی سۆران دووبارە داوا لە هاوڵاتیانەکەم ئەو بڕیارە لە بەرژەوەندی ئەوان دراوە بوو کاراسانی ئەوان دراوە سەردانمان بکەن دا سوودمەند بن لەو بڕیارەی سەرۆکی حکوومەت. دەستان خۆش بێ کاکاوە سپاس بۆتەوە کەوا لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوە قسەکانی هاوار ڕەشید بەڕێوەبەری بازی خانوبەرەی سۆران بوو ئەمە گشتاندنی ئەو بڕیارانەیە کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کۆبوونەوەی 27 سەی 2024 دران کە تێکڕای ئەو بڕیارانە لە بەرژەوەندی هاوڵاتیان بوون لە لێخۆشبوونی سزا ئەوانەی کە لە باج و دەرامەت لە خانوبەرە لە خانوبەرەی میری هەروەها لە قەرزی ئاو کارەبا قەرزی کشت و کاڵی لە کۆمەڵێک بەتایبەتی ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بدوێنێ بڕیارێکی ترکەوتەواری جێبەجێکردن ئەوە تێکڕای ئەو بڕیارانە بە کەمتر لە مانگێک کەوتنەواری جێبەجێکردن کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوون ئەمە هەموویان لە بەرژەوەندی هاوڵاتیانن.